حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیدارەی سەربەخۆی سۆران و بە تایبەتی لە قەزای سیدەکان بەردەوامە. ئەمڕۆژ لە خزمەت ئێوەی خۆشەویست داین بۆ ئەوەی لەم مەراسیمەدا بەردی بناغەی دوو پرۆژەی گرنگ دابنێ. پرۆژەکان بریتین لە قێڵتاوکردنی کۆڵانە ناوخۆیەکانی قەزای سیدەکان و دروستکردنی ئاوەڕۆی سندوقی کە کۆی گشتی گوژمەی پرۆژەکان زیاتر لە 1 ملیار و 500 ملیۆن دینارە. ئەم پرۆژەیە لەلایەن کۆمپانیایەکی ناوخۆییەوە جێبەجێ دەکرێت کە لە ماوەی دیاریکراوی خۆیدا بەپێی بڕیار و ڕاستپاردەکانی بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران. پێشایان جوانترین دەستپێک خولەکێک وەستانە بۆ ڕێزگرتن لە گیانی پاکی شەهیدانی کوردستان بفەرموون. زۆر سپاس کەڕێکن. وتاری بەڕێز قایمقامی قەزای سیدەکان کاک ئیحسان بفەرموو بۆ وتەی بەخێرهێنان. بەناوی خوای بەخشندەی دلۆڤان، بەڕێز کاک هەڵگورد سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران، بەرپرسانی دام و دەستگا حکومی و حیزبی و سەربازیەکان، کەسایەتی و ڕیسپی و پیا و ماقوڵ و مامۆستایانی ئاینی، کەس و کار و خانەوادەی سەربەرزی شەهیدان، بەخێر بێن بۆ دانانی دوو خشتی تر لەسەر دیواری خزمەتگوزاریەکانی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەوانیش بریتین لە قێڵتاوکردنی کۆڵانە ناوخۆیەکانی قەزای سیدەکان و دروستکردنی ئاوەڕۆی سندوقی لەم قەزایە. دوای دیزاینکردنی ئەم شوێنانە و دروستکردنی دەرخستەی پێویست لەلایەن سەرۆکایەتی شارەوانیمان و خستنە بەردەستی بەڕێز جەنابی سەرپەرشتیار، بە سوپاسەوە بەڕێزیان ڕەزامەندی دەربڕی بۆ دروستکردنی ئەم دوو پرۆژەیە و ئەمڕۆ ئەم ڕەزامەندیە بەکردداری جێبەجێ ئەکرێت. کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی ڕێزدار جەنابی کاک مەسرور بارزانی گرنگێکی تایبەتی بە تەواوی سێکتەرەکانی خزمەتگوزاری داوە، لە نێوانیشاندا ئەو شوێنانێکەوە بێبەش نەبووە لەم خزمەتگوزاریانە بریتی بووە لە قەزای سیدەکان. ئەو پرۆژانەی کەوا لە ماوەی کەمتر لە 2 ساڵی بە قەزابوونی سیدەکان پێشکەش کراوە زۆر زیاترن لەو تەمەنە کەمەی کە سیدەکان بۆت بە قەزا، چکە زیاتر لە 14 ملیار دینار لە کەمتر لە ماوەی بە قەزابوونی سیدەکان پرۆژە و خزمەتگوزاری لەم سنوورە جێبەجێ کراوە. بەشێک لەم پرۆژانە تەوابوونەوە، بەشێک تریشیان لە قۆناغی تەوابووندان. بە تەوابوونی ئەم دوو پرۆژەیەش جگە لە پێشکەشکردنی خزمەتگوزاریە بە دانیشتوانمان لەم سنوورە لە هەمان کاتیشدا پیشاندانی ڕوویەکی جوانتری شارستانیە لەم ناوچەیەدا. ئەو پرۆژە خزمەتگوزاریانەی لەم سنوورە پێشکەش کراوە جێگای دڵخۆشی و ڕەزامەندی دانیشتوانمان بووە. ئەگەر وەرزی زستانی سیدەکان شەپۆڵێکی توندی بەفر و باران و ساردی لەگەڵ خۆهێنابێت، ئەوەمان لەبیرە کە ئەم هاوینەی سیدەکانیش شەپۆڵێکی پڕ خزمەتگوزاری کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستانی لەگەڵ خۆهێناوە. بە ناوی قایمقامیەتی قەزای سیدەکان و بە ناوی دانیشتوانی قەزای سیدەکان سوپاسگوزاری کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستانین بە سەرپەرشتی ڕێزدار کاک مەسرور بارزانی و سوپاسگوزاری هەوڵ و ماندووبوونی بەردەوامی جەنابی کاک هەڵگورد سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆرانین کەوا درێغی نەکردووە لە پێشکەشکردنی خزمەتگوزاری بە تەواوی ناوچەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران. و بەڵێن بە دانیشتوانی خۆمان ئەدەین، هەم خۆم وەک یەکەی ئیداری و سەرۆکی شارەوانیمان وەک سەربازێک بین هاوتەریب لەگەڵ ئەندازیارانی جێبەجێکاری ئەم پرۆژەیە بۆ ئەوەی بە باشترین و کوالێتترین شێوازی ئەندازەی ئەم پرۆژانە تەواو ببن. و داواکاریشین لە جێبەجێکارانی کۆمپانیاکەوە ئەم پرۆژانە جێبەجێکەن
بە باشترین شێوە و بە بەرزترین کوالیتی ئەندازیاری پرۆژەکانیان کۆتایی پێبینن لە ماوەی دیاریکراوی خۆی. لە کۆتاییدا سەری ڕێز و نەوازش بۆ خانەوادەی سەربەرزی شەهیدان دائەنوێنین. کوردستان هەمیشە ئاوەدان بێ و ئێوەی خۆشەویستیش زۆر بەخێربێن. زۆر سوپاس. زۆر سپاس بۆ قایمخانی قەزای سیدەکان. بەڕێزان، ڕیژ سپی و پیا ماقوڵانی دەڤەری برادۆست، بەرپرسانی حزبی و حکومی، ئێستاش داوا لە زۆر بەڕێز هەڵگوڕ شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران دەکەین بفەرمووت بۆ پێشکەشکردنی وتارێ. بەناوی خوای گەورە و میهرەبان، ئامادەبووان و هاوڵاتیانی خۆشەویستی دەڤەری سیدەکان زۆر زۆر بەخێر بێن. خۆشحاڵین ئەمڕۆکە جارێکی دیکە لە دەڤەری سیدەکان ئامادەین بۆ دانانی بەردی بناغەی دوو پرۆژەی دیکەی خزمەتگوزاری بۆ ئەو دەڤەرە. فێرێ لە ڕواندز و چۆمان، دوێنێ لە خەلیفان و سۆران، ئەمڕۆ لە سیدەکان، بەیانی لە مێرگەسۆر، بەردەوامین لە پێشکەشکردنی خزمەتگوزاری لەژێر ڕێنمایی و ڕاستپاردەکانی جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار مەسرور بارزانی. خۆشحاڵین لە ئیدارەی سەربەخۆی سۆران، هەردوای بڕیاردانی بە ئیدارەبوونی سەربەخۆی سۆران ئەوەمان ئیسپات کرد و کابینەی نوێم ئەوەی ئیسپات کرد کە هەبوونی ئیدارەیەکی سەربەخۆ تەنها ناوێک نییە. هەبوونی هێنانەکایی قەزای سیدەکان تەنها ناوێک نییە، بەڵکو هاوتەریب لەگەڵ هێنانەکایی ئەو دەسەڵاتانە و شۆڕکردنەوەی ئەو دەسەڵاتانە پێشکەشکردن و جێبەجێکردنی زۆرترین پرۆژەی خزمەتگوزاری بووە لە ماوەی ئەو چەند ساڵی ڕابردووی ئیدارەی سەربەخۆی سۆران. لێرەوە بە پێویستی دەزانم سڵاو و ڕێزی جەنابی سەرۆک بۆ ئەو دەڤەرە بگەێنم کە جەنابیان یەکێک لەو شوێنانی کە زۆر بە گرنگیەوە باسی دەکاتن و ژیانێکی تەمەنی لەم ناوچەیە بەسەر بردووە. زۆر خۆشحاڵ بوو لە دوایین دیدارم لەگەڵ جەنابیان کە باسی لەو پرۆژە و پرۆژانەی کە لە دیداری یەکەم لەگەڵ جەنابیان باسی کرد کە گرنگە لێرانە بێتە بواری جێبەجێکردن. لە دوایین دیدارم کە بە جەنابیانم گوت ئەو پرۆژانە زۆر بە هەرە زۆری چووەتە باری جێبەجێکردن، زۆر خۆشحاڵ بوو، وەسڵاو و ڕێزی گەیاند و داوای کرد کە پرۆژەکان بۆ ئەو دەڤەرە بەردەوام بن. بۆیە لێرەوە دەمەوێت بە ناوی خەڵکی ئەو دەڤەرە سوپاسی خەمخۆری جەنابی سەرۆک بکەین و ئێمەش بەڵێن دەدەین کە ئەو پرۆژانە لێرانە بەردەوام دەبن. بەڕێزان، ئەو دوو پرۆژەیە کە ئێستا بەردی بناغیدا دەدرێتن تەواوکەری ئەو پرۆژانن کە لە 2 ساڵی ڕابردوو پێشکەش بەو دەڤەرە کراوە و بەرنامە و پلانی پرۆژەی دیکەش هەیە لە داهاتوو بۆ ئەو دەڤەرە. بەداخەوە دەڤەری سیدەکان دەتوانرا خەڵکی ئەو دەڤەرە زۆر زۆر بە باشتر سوود لە جۆگرافیای ئەو ناوچەیە وەربگرن، لە ڕووی کشتتوکاڵی و لە ڕووی گەشتیاریشەوە دەماتوانین لە ڕووی بازرگانیشەوە دەتوانرا سوودێکی زۆر زۆر باشتر لەم دەڤەرە وەربگرن. بەڵام بەداخەوە لە ساڵانی ڕابردوو و لە ساڵاکانی هەشتاکانیشەوە کێشەی ئاڵۆزی سەربازی یێقەی ئەو دەڤەری بەرنەداوە. ئەوەی کە قوربانی ئەو کێشە و ئاڵۆزیانش بووە بە دەرەجەی یەک خەڵکی ئەو دەڤەرە و خەڵکی ئەو ناوچەیە بووە. ئەگەر ئەو کێشە و ئاڵۆزیانە نەبا دەتوانرا پرۆژەیەکی زۆری گەشتیاری بۆ ئەو ناوچەیە ڕابکێشرێتن، دەستی بەرهێنەر بۆ ئەو ناوچەیە ڕابکێشرێتن، بوژانەوەیەکی زیاتر بەخۆی ببینێتن. ئەگەر ئەو کێشە و ئاڵۆزیانە نەبان دەتوانرا ئێستا زووتر دەواازەی کێلەشین کرابە بەڕووی هاوڵاتیان و جوڵەی بازرگانی لەو دەڤەرە چوو بە ئاستێکی دیکە.
ئەگەر کێشە ئالۆزیەکانی ئەو سنوورانە نەبا دەتوانرا لە زۆر ڕووی ئاژەڵداری و کوشتتوکاڵی سوود لەم دەوەرە ناوچێ وەربگیرێتن. بەڵام بەداخەوە ئەوانەی کە بوونەتە هۆکاری ئەوەی کە نەتوانراوە خەڵکی ئەم ناوچێ سوود لەو ئەو هەموو کەرتانە وەربگرن کە ئاماژەمان پێکرد. بەڵام ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام دەبین لە پێشکەشکردنی خزمەتگوزاری، بەردەوام دەبین لە گەیاندنی خزمەتگوزاری بە تایبەتی بۆ گوندەکان، چونکە سنووری قەزای سیدەکان ناوچەیەکی بەرفراوانە. ئەو پرۆژانێک کە لە ساڵانی ڕابردوو پارێکە جێبەجێمان کرد سوودێکی زۆر باشی گەیاندا هاوڵاتیان و پلانی ئێمە ئەوەیە ئەو کۆنێکشنە لە ئەو پردەی لە نێوان سنتەری قەزای سیدەکان و گوندەکان هەیە دروستی بکەین و دەمەوێت لێرانە ئاماژە بە هەندێک پرۆژەی دیکەی استراتیزی بکەم کە لە سۆران بەو دوایە بەردی بناغەماندانە کاریگەریەکی ئەرێنی لەسەر قەزای سیدەکان دەبیتن. ئەو پرۆژەی چلمەتری کە ئێستا لە بواری جێبەجێکردندایە کاریگەریەکی ڕاستەوخۆی لەسەر هاوڵاتیانی ئەو دەڤەرە دەبێتن بە تایبەتی ئەوانەی کە بۆ بابەتی کشتتوکاڵی سەردانی بۆ ساختکردنەوەی کاڵایەکانیان سەردانی هەولێری پایتەخت دەکەن بە تەوابوونی ئەو پرۆژەیە کار ئاسانێکی زۆر بۆ ئەو دەڤەرە دەکرێتن. بە هەمان شێوە جۆسایدی سپێری خەلیفان و بەرزەپردی دەواازەی سۆرانیش کە بەردی بناغێدانرایە ئەوانەش هەمویان کاریگەریەکی ئەرێنیان دەبێتن بۆ خەڵکی ئەو دەڤەرە و ئەوەی کە لە بەرنامەی ئێمەدا وەکو ئیدارە فراوانکردن و کارکردنە لەسەر ڕێگای نێوان سۆران و سیدەکانیش کە ئیشەڵا هەوڵ دەدەن کار لەسەرەوەش بکرێتن و کار لەسەرکردنەوەی دەواازەی چێلەشین بکرێتن لە دوایین سەردانی وەفدی ئێرانی بۆ هەرێمی کوردستان لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەت باس لە کردنەوەی ئەو دەواازەیە کرا و لایەنی ئیرانی زۆر گرنگیان بۆ داوە کە ئەو دەواازەیە لە زووترین کات بکرێتەوە. ئەو پرۆژانەی دیکەی کە من دەمەوێت لێرانە ئاماژیان پێ بکەم لە بەرنامەی ئێمەدا وەکو ئیدارە بۆ ئەو دەڤەرە یەکێک لەو پرۆژانە پرۆژەی ڕێگای بۆڵەیە کە تەنها ئەو ڕێگایە تەقریبەن دەتوانم بڵێم پرۆژەی ڕێگای استراتیجیە ماوە بۆ گوندەکان ئەوە لە بەرنامەی ئێمەدا لە ئایندەیەکی زۆر نزیک ڕێکارەکانی تەواو دەبێتن و بەردی بناغی ئەو پرۆژەیەش دادەنێن. پرۆژەیەکی دیکە کە ئێمە بەڵێنمان بە گەنجانی ئەو دەڤەرەدا بوو ئەویش یاریگای سیدەکانە بە خۆشحاڵیەوە لە ئایندەیەکی نزیکیش ڕێکارەکانی ئەو پرۆژەیەش تەواو دەبێتن دەست بە تەواوکردن و نۆژەنکردنەوەی یاریگای سیدەکان دەدرێتن. لە کۆتاییدا بەڕێزان دەمەوێت ئاماژە بە خاڵێکی دیکە بکەم بۆ ئەو بەڵێندەرانە ئەو دوو بەڵێندەرە بەڕێزەی کە ئەو دوو پرۆژەیە جێبەجێ دەکەن. دوایین کۆبوونەوەمان کە لە ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو بوو لەگەڵ هەموو بەڵێندەرەکان هەموو ئەو کێشە و گرفتانەمان لەگەڵ بەڵێندەرەکان باس کرد. من لێرەوە دەمەوێت بە ئامادەبوونی هەموو ئێوەی بەڕێز ئەوە باز بکەم کە ئێمە لە کۆبوونەوەی سەرەتایی پێشی دەست بەکاربوون و پێشی ئەعلانکردنی ئەو پرۆژانە گفتوگۆیەکانی ئێمە لەگەڵ هەموو ئەو بەڵێندەرە بەڕێزانەی دەڤەری خۆمان چی بووە. باسمان لەوە کردووە کە ئێمە وەکو ئیدارەی سەربەخۆی سۆران هەموو هەوڵ و تەقەلایەک دەدەین بۆ ئەوەی مستحقاتی ئەو بەڵێندەرانە وەربگرین لە کاتی تەواوکردن یان لە کاتی ئیشکردنی پرۆژەکانیان. بەڵام ئەوان دەبێت توانای ئەوەیان هەبێتن کە دەستپێکی پرۆژەکە دەستیان بە پرۆژەکە کرد ئەو ڕۆکە کە بەردی بناغەماندانە تا تەواوکردنی پرۆژەکە بە هیچ هۆکار و بیانیویەک نابی ئەو پرۆژەیە ڕاوبەستی. ئەگەر لە حالەتێک ئەمە وەکو ئیدارە نەمانتوانی مستحقاتی دارایان لە کاتی خۆیان بۆ دابین بکەین، بەڵام ئەوان بەڵێنی ئەوەیاندا کە بە هیچ شێوەیەک پرۆژەکە ڕاناگیرێتن تا تەواوکردنی. چونکە بە بڕوای ئێمە ئەگەر پرۆژەیەک دەستی پێکرد دەبێت تا تەواوکردن لە وەختی خۆی تەواو بکرێتن. ئەگەر نەتوانرا ئەوە بکرێتن بە ڕەئی من ئەو پرۆژەیە دەست پێ نەکرێتن.
یعنی نەکرێتن بەڵ ئەگەر لەوە دڵنیا نەبیتن کە تەواو دەکرێتن. بۆیە ئەمە لە گفتوگویەکانمان پێمان گوتن ئەگەر نەتوانرە لە کاتی خۆی ئەو مستحقاتانتان سەر بکرێتن، بەڵام دەبێت کۆمپانیا حیسابی خۆی کردی بیتن کە دەبێت پرۆژەکە لە کاتی خۆی تەواو بکات. بۆیە لێرەوە من داوا لە بەڕێزان دەکەم هەم لە کاتی خۆی ئەم پرۆژانە تەواو بکەن و هەمیش بە کوالیتێکی باش پرۆژەکان تەواو بکەن و بۆ ئێمە لە ئیدارە هەموو ئەو پرۆژانە دەبێتە پاڵپشتیەک و دەبێتە ڕفرەنسێک بۆ ئەوەی پرۆژەی زیاتر بە بەڵندەرەکانی خۆمانی ئەو دەڤەرە بدرێتن. بۆیە هیوادارم لە کاتێکی دیاریکراو و بە کوالیتێکی بەرز ئەو دوو پرۆژەیە تەواو بکرێت و بچێتە خزمەت هاوڵاتیانی ئەو دەڤەرە. جارێکی دیکە بە ناوی ئەو دەڤەرە و بە ناوی ئێوەی خۆشەویست سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان، سوپاسی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار مەسرور بارزانی دەکەین بە گرنگیدانی بە ئیدارەی سەربەخۆی سۆران بە هەموو قەزا و ناحیەکانەوە لە پێشکەشکردنی خزمەتگوزاری و بە هەموو سەرڕای هەموو ئەو فشارانەی کە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانیشە بووە، بەڵام بە هیچ شێوەیەک لە ماوەی ڕابردوو ئەو پرۆژانە نەوەستا. جارێکیکە ئەو پرۆژەیە لە خەڵکی ئەو دەڤەرە پیرۆز بێت و پرۆژەکانیشمان لێرەوە دڵنیای دەدەن پرۆژەکانیشمان بەردەوام دەبێتن و خەڵکی ئەم دەڤەرە و خەڵکی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بە شێوەیەکی گشتی شایستەی هەموو خزمەتێکن. بەرەو کوردستانێکی ئاوەدان، بەرەو کوردستانێکی ئارام، بەرەو پرۆژە و خزمەتگوزاری زیاتر. زۆر زۆر بەخێر بێن و زۆر سپاس. زۆر سپاس بۆ پێشکەشکردنی وتاری بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران. تکایە بەڕێزەوە بفەرمونون جەنابی سەرپەرشتیار کاک هەڵگوڕ شێخ نەجیب بۆ دانانی بەردی بناغەکان. بەڵێ بینەرانی زاری کرمانزی بە شێوشی ڕاستەوخۆ لە قەزای سیدەکانەوە لەگەڵتانی دیارە ئەمڕۆ لە سنتەری قەزای سیدەکان بە ئامادەبوونی هەڵگورد شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران و بەڕێوەبەری گشتی شارەوانەکانی سۆران و قایمەقامی سیدەکان و تەواوی بەرپرسانی دام و دەستگا حکومی و حزبی و سەربازی و خەڵکی دەڤەرەکە کە ساتیانی ئەو دەڤەرە بەردی بناغەی چەند پرۆژێکی خزمەتگوزاری لە سیدەکان دادەنرێت. بەڵێ پرۆژەکان پێکاتون لە بەردی بناغەی ئاوەڕۆی سندۆقی سنتەری قەزای سیدەکان و هەروە قیرتاوکردنی کۆڵانە ناوخۆیەکانی قەزای سیدەکان و دروستکردنی وەک باسم کرد ئاوەڕۆی سندۆقی قەزای سیدەکان بە گوژمەی ملیارێک و 509 میلیۆن دینار لەلایەن هەردوو کۆمپانیای کانی مێزەر و هیمداد جێبەجێ دەکرێت.